ڕۆژ بە ڕۆژ نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بانگەشەکان لە پارێزگای هەولێر گەرمتر بووە. کاندیدەکانی وێنە و لۆگۆی زیاتری خۆیان هەڵدەواسن. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش ڕوونکردنەوەی زیاتر دەدات لەسەر شێوازی دەنگدان، بۆ ئەوەش ئاشکرا دەکات دەنگدەران جگە لە کارتی بایۆمەتری کە وێنەی خۆیان لەسرە دەتوانن بە کارتەکەی پێشووترش دەنگ بدەن. وەک دەنگدانەکانی پێشوو ئێمە ڕێنمایەکانمان هەر ئەوانەیە کارتی دەنگدانت پێبێ، کارتی دەنگدان چ بایۆمەتری بێ، چ کارتی قەسیرەت لە ئەمەدبان هەیە تەویلەت لە ئەمەدبان پێ، ینی ئەو کارتی کە وێنەی لەسەر و کارتی کە وێنەی لەسەر نییە هاوڵاتی دەتوانێتن دەنگ بداتن و لەگەڵ کارتەکەی مستەمسەکەی کشی پێبێتی وەکو نفوس و جنسێ یاخۆت پاسەپۆرت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر کە خاوەن پێگە و جەماوەریەکی بەرفراوانە لە ڕێگەی هاوپەیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بە 6 کاندید بەشدارە. بەرپرسی دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستانش لە هەولێر دەڵێت پێشبینی دەکەین هەر 6 کاندیدەکەی هاوپەیمانی لە هەولێر دەنگی پێویست بهێن و دەربچن. لە ئێستادا زۆر جیاوازی هەیە لەگەڵ پێشوو لە پێشودا سستی و خاوێکی پێوە دیار بە بەڵام لە ئێستادا گرم و گۆڕێک و جۆش و خۆشێکی زۆری تێدا لە سەرجەم بازنەکان و کۆمیتەکانی بانگەشەی هەڵبژاردن ئامارەکان و ئاماژەکان زۆر باشن لەگە ڕۆژانی پێشوو هیوادارین بەرەو باشتریش دەچیت. ئەو هەفتەیە زۆر لە هەفتەکەی پێشوو باشترە. مێد دەکەین هەر 6 کاندیدەکەمان سەرکەوتوو بن لە کاتی نزیکدا. بۆ هەڵبژاردنەکان پارێزگای هەولێر دابەش بووە بەسەر 4 بازنەدا کە زیاتر لە 1 ملیۆن و 150,000 دەنگدەر لە هەڵبژاردننی گشتیدا مافی دەنگدانی هەیە. بۆ هەڵبژاردننی تایبەتیش 90,000 کەس لەو ڕۆژەدا دەنگ دەدەن کە دابەش بوونە بەسەر 498 بنکە و 2602 وێزگەی دەنگداندا. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.